قۆناغی منداڵی لە بنیادنانی کەسایەتی مرۆڤدا ئەوەندە قۆناغێکی گرنگ و هەستیارە کە کاریگەریەکانی هەریەکە لە ژینگە و کەسایەتیەکانی ناو ئەو ژیانە بە درێژایی تەمەن لەسەر کارکتەری ئەو مرۆڤە دەمێنێتەوە. لە درێژەی چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەدا گرنگی درراوە بۆ بارودۆخ و کەش و ژینگەی کاکرێ بۆ منداڵ ڕێک بخرێ. لەگەڵمانابن بۆ چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەیە بەخێر بن بۆ چیرۆکە هەواڵ من لۆنە بەکرم. بەڕێوەبەری قوتابخانەیەک لە گوندێکی نزیکی سلێمانی دوای تەواوبوونی خوێندنیش دەیەوێت منداڵانی خوێندنگەکەی لە یاریە ئەلیکترۆنیەکان دوور بخاتەوە. ئەم یاریانە ناویان خەتخەتێنە، پەتپەتێنە، هەڵماقۆیە. لە خانوە کۆنەکەی ماڵی باوکی و لەو ماڵی خۆی منداڵی تیادا بەسەر بردووە یاری کوردەواری جۆراوجۆر فێری منداڵان دەکات. لە سلێمانی منداڵێک خولیایەکی سێری بۆ کۆکردنەوەی قەڵەمی ڕەنگاوڕەنگ هەیە کە چواردەیەمین چەپێزلینگەتی بەڵام لیڤەرپۆلیش مەشقەکە بۆ حوتەیەمین چەپێزلینگ. یاد قەڵەمەکانی دەکات بە یاریزانانی تۆپی پێ و شێوازێکی تایبەت بەخۆی هەیە لە یاریکردندا و هەر قەڵەمێکی بەناوی یاریزانێکەوە کردو و یاریان لەگەڵ دەکات. خوێندکارێکی شاری کەرکووک لە پێشبڕکێی هیزریدا لە وڵاتی میسر پلەی دووەمی بەدەستهێنەوە. لەنێو 20 وڵاتی بەشداربووی جیهان سوپاس بۆخوا پلەی دووەمم بەدەستهێنا. پێشبڕکێکە لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە چووە و بۆ ئەم ساڵ 2000 خوێندکار تیایدا بەشدار بوون و 23 لەو خوێندکارانە لە عێراقەوە بەشدار بوون. کارتی کۆتایی ساڵ وەرگیرا و مناڵان ئەنجامیان وەرگرتەوە و ئیتر خەمی دایک و باوک و خێزانەکان دەستی پێکرد لەوەی کە چۆن کاتەکانی منداڵەکانیان بەشتی بەسوود پڕ ببێتەوە و بە تایبەتیش و بە لە نێویشاندا یاریەکان کە زۆرتر جێی گرنگیە بە نسبەت خێزانەکانەوە و مناڵان زۆر بەکەمی ئەو یاریانەکەن کە تایدا جەستە و وەمێشک بەکاردێت. زۆرێک لە نەوەکانی پێشوش پێیان وایە مناڵانی ئێستا ئەو چێژە لە یاریکردن وەرناگرن کە مناڵان لە ڕابردووە وەریان گرتووە. لەبەر ئەوەش لە گوندێکی سنووری شارۆچکەی پیرەمەگرون دوای داخستنی دەرگای قوتابخانەش بەڕێوەبەری قوتابخانەکە بۆ ئەوەی کە خوێندکارەکانی دوور بخاتەوە لە یاریە ئەلیکترۆنیەکان ڕۆژانە و لە نێو خانوە قڕینەکاندا فێری یاریە کۆنە کوردەواریەکانیان دەکات وەکو چۆن لە قۆناغی منداڵیدا خۆی لەگەڵ منداڵانی دیکە ئەو یاریانەی ئەنجامداوە. دەیەوێت ئاشنایان بکات بە یاریە کۆنە کوردەوارەکانی سەردەمانی منداڵی خۆی. فێرکردنی یاریە کۆنەکان بە ئامانجی دوورکەوتنەوەی خوێندکارەکانێتی لە یاریە ئەلیکترۆنیەکان. شازادە لەگەڵ سومەیە و لە نوێ و بەیان یاری هەڵماقۆ دەکەن. بەڕێوەبەرەکەیان مامۆستا عەتا بە تەنیشتیانەوە دانیشتووە و چۆنیتی یاریەکەیان فێر دەکات. شازادە بە جۆرێک فێری یاری دەکرێت دۆڕانیان بردنەوەی لەلا گرنگ نەبێت بەڵکو ئەوەی لەلا گرنگ بێت کە یاریکی پڕچێژ لەگەڵ هاوڕێیانی ئەنجام بدات. بەڕێوەبەرەکەمان فێری کردوون زۆر سوپاسی دەکەین بە هاوکاری مامۆستاکانمان. ئەم یاریانە ناویان خەتخەتێنە، پەتپەتێنە، هەڵماقۆیە، سێڕستێنە. بۆ مێشکمان زۆر باشە. هەندێک یاری بۆ جەستە زۆر باشە. لە ناو خانوە قوڕینەکەی شوێنی لەدایکبوونی منداڵانی کردووە با چەند بەشێکەوە. جگە لە هەڵماقۆ چالاک و هۆگر و هاوڕێیانی یاری سێڕسکێن دەکەن. سێڕسکێن سەرباری ئەوەی زۆرینەی بەتەمەنەکان ئەنجامی دەدەن بەڵام خوێندکارە منداڵەکان شارەزایکی زۆر باشیان لە یاریەکە پەیدا کردووە. بۆ پرۆسە عەقلیەکان زۆر سوودی لێ وەرەگرن وەکو بیرکردنەوە سرنجدان خەیاڵکردن گفتوگۆکردن ڕادەربڕین ئێوە یاریەکەن لە کۆڵان و پێکەوەینەکەن توانای ڕادەربڕینتان بێت ترس و شەرمتان نابێنێت سوودی یاریکردن ئەلەوەدایە. لە ناو حەوشەی خانووەکەش یاری خەتخەتێن و پەتپەتێن و ڕاکێشانی گوریز دەکرێت.
بەڕێوەبەری خوێندکار ئەم جاریان پێکەوە یاریەکە ئەنجام دەدەن. ئاشناکردن و فێرکردنی منداڵان بە یاریە کۆنەکان لە نێو گوندەکە لە هەفتەیەکدا چەند جارێک بەڕێوە دەچن. خوێندکارەکانی شوا فێرکراون کە یاری ئەلکترۆنەکان لەبیر بکەن. ئەو قوتابخانەی کە بەڕێوەبەرەکەی خوێندکاران ئاشنای یاریە کۆنەکان دەکات تاکە قوتابخانەیە لە گوندەکانی سنووری پیرەمەگرون ئاستی چواری بەدەستێنابێت. دیار جەمال کوردستان 24 گوندی یاڵان قۆز. مامۆستا عتا حکمت بەڕێوەبەری قوتابخانەی یاڵان قۆزە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ میوانمانە و دەرفەتیەوەی لەگەڵا دروست دەکەین کە بزانین چۆنە بیرۆکەی لا گەڵاڵە بووە و ئەو میکانیزمی کە گرتوێتە بەر لەگەڵم مناڵانەیە وێنا دەکات کە چ دەرەنجامێکی هەبێ. مامۆستا زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوون ئەرکی کێشە. مامۆستا ئەگەر باسێکی بیرۆکەکەمان بۆ بکەی چۆنە بیرۆکێت لە دروست بوو و بە نەتیجە هەستەکەی چ دەرەنجامێکی هەبوو لای ئەو مناڵانە؟ لە ڕاستیدا لە کاتی خوێندندا لە کاتی دەوامە ئێمە لە قوتابخانەکەماندا یاریکردن وەکو ڕێگای شوێنووی بەکاری دێنین بۆ گەیاندنی پەیامە زانستیەکان. دواتر بیرمان لەوە کردەوە بۆ پەیامە پەروەردەیەکانیش ئێمە سوودی لێوەرگریت کە قوتابخانەش تەواو بوو. قوتابیەکانمان لەبەرو کە لە کاتی دەوامە ئاشنا کردبوو بە یاریەکان و دۆکۆمنتمان کردبوو یاریمان پێکردن وتمان بۆ لایەنە پەروەردەیەکەش بۆ لایەنە چێژبەخشینەکەش کە سوودی زۆری هەیە بۆ قوتابیەکان و زیندووکردنەوەی ئەو یاریانش کە لە کوردەواری خۆمانایەوە تێچوونێکی هیچیشی تێناچێت لە ڕووی مادیشەوە و من ئەتوانێت لە هەموو شوێنێکیشا ئەم مناڵانی ژینگەکانی ئێمە کە لە گوندەکەیە یاری بکەن بۆ منە لە بێستانە بێت لە ناو باخێکا بێت لە ناو ڕێزێکا بێت شوان بێت لەگەڵ بەرخەلێکا بێت توان ئەم یاریانە بکەن و دووبارەی بکەنەوە. باشە ئەو خێزانانی کە مناڵیان هەیە و لە خوێندنگاکەی ئێوەن و لە لای ئێوەن خێزانەکان تێگەیشتنیان چیە؟ ینی دەرەنجامی ئەم کاری کە جەنابە کردوتە بۆ خوێندکارانە کاریگەریەکی لەسەر مناڵەکانیان دەرکەوتووە ینی هەست بە جیاوازی ئەو کەشاکەن کە جەناب لە خوێندنگاکە تا دروستە کردووە؟ بەڵێ وڵا خێزانەکانی زۆریان پێخۆشە لە ڕاستیدا هەموو وەکو یەک تیم کارەکەین هەمومان بڵین کار لەسەر مناڵەکانەکەین ئەگەر خێزانەکان هاوکارمان نەبن لەگەڵ قوتابخانەیە و خۆمانە پرۆسەکە سەرکەوتوو نابێت. کاریگەریشی زۆرە میاریانە لە ڕووی کۆمەڵایەتی و ئەم مناڵانە ئامادە دەکرێت بۆ دوا ڕۆژ کە پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزە بێ هەموو بەها بنەمایەکانیان تیا دەچێت وەکو بەرپرسیارەتی بەخشین هاوکاری یارمەتی یەکتری لە پەیوەندی دروستکردن یعنی بەڕاستی جا لە ڕووی جەستەیەوە جەستێکی بەهێزیان بۆ دروستی بێ کە بێتەوەی تەندروستێکی باش لە ڕووی دەرونیەوە دەرونێکی ئارام و ئاسوودیان پێدەبەخشێت. زۆر باشە باشە مامۆستا باسی دوا ڕۆژە کرد ینی نابێ ئەوە لات بکەین کە ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتن و بەرەو پێشچوونەکان لە ئەلکترۆنیاتە ینی بەشێکی ئەو ژینگەیەن کە ئێستا بۆ مرۆڤی ئێستا و مۆدێرن ڕەخساوە. ئەگەرم مناڵانە ینی ئەم بەرەو پێشچوونانە نەیانگرێتەوە یان بەر ئەو بەرەو پێشچوونە نەکەون یان دیوارێک دروست بکرێت لە بینی ئەم مناڵانە و بەرەو پێشچوونە تەکنۆلۆژیەکانە هەستەکەی کاریگەری نەرێنی دروست نەکات ئەگەر ئەم مناڵانە ئامادە بکرێن بۆی کە ڕابێن لەگەڵ تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکانیان بەڵام بدیوە ئەرێنیەکەیە ئەمەیان چۆنە بینن. وڵای لە ڕاستی دەڕەنگە من پێچوانە بینکەم لەبەروی کە ئێستا هەموو ماڵێک ئایپاد و مۆبایل و فەیسبوک ئەمانە هەمووی بەکاری ئەهێنن ئەمە بۆ ئەوەی کە تۆزێ دوورکەون و لە یاری ئەلکترۆنیک ئەوە ئالوودە نەبن بەم یاریانەوە کاریگەری زۆر خراپیە ئەم یاریانە ئەبێ بە بەرنامە بێت ینی کاتی بۆ دەڕێت ئەم مناڵە چەندێ سری ئەم یاریەکە سری چی یاریەکە ینی ئەمە ڕێگا دروستەکەیە بەڕای من چونکە یاریە ئەلکترۆنیەکان خۆمان هەمومان ئەزانین ینی زۆر زیانی زیاترەکو لە ئەوە بێ ئەگەر بە بەرنامە نەبێ و ئەوە نەبێ تۆ دایک و باوکە لە ماڵ و سێری ئایپادەکە مناڵەکەشی لەولاوە سێرەکە ئەم ئاگای لەو نییە ینی دواتر بۆ دوا ڕۆژ زیانی زیاتر باش لە راپۆرتەکە تێبینیمان کردیان نزیکێکی باشە هەیە لەگەڵ خوێندکارەکانتان هەوڵت داوە لە ڕێگەی ئەو نزیکەی کە لەگەڵ خوێندکارەکانە دروستە کردووە جۆرێک لە ڕێنماییشیان بکەی بۆی کە چۆن تەکنۆلۆژیا بەکار بێنن ینی بەشێکی ئەو چۆنەڵی ڕێگایی کە تۆ گرتوتە دەبێت ئەمەشی تیا هەیە کە مامەڵی لەگەڵ تەکنۆلۆژیایە مامەڵێکی دروست بێ؟ زۆر ڕاستە وڵاهی پرسیارێکی زۆر جوانە و ڕژان بە دڵنیایی و کاری جدیمانە سەر کردووە لە کاتی دەوامەوە لە کاتی یاریەکانیشا هانیان ئەین بووی کە دروست بەکاری بێنن نەک ئەوەی کە وەکو باسم کرد ئالوودە بن پێوەی وە چی یاریەک بەکارهێنن بۆ چی بەکاریهێنن ئێستا بۆ فێربوونی زمان بێت یان بۆ بەدوا گەڕانی زانیاریەکە بیان زانستا بێ یان بۆ وانەکانی قوتابخانە بێ ئەمانە باشە بەس بەڕاستی بۆ هەندێک یاری کە ئالوودە بن پێوەی بەڕاستی زیانی زیاترێکە لەوەی کە سوودی هەبێت یعنی
ینی بە سیمینار بە ڕێنمایی لە ڕێگای وێنەکردنەوە لە ڕێگای یاریکردنەوە هەموو ئەوانیان هەوڵین دووریاخینەوە تێشیان بگەێنین ئەوە زەرەر و زیانەکانیش قازانجەکەیەتی. زۆر باشە ئەم ئەزمونە جیاوازەی خۆتان کە جەنابیش و خوێندنگاکەی جەنابتان پلەیەکی باشیشی هەبووە لەو پێوەری کە ساڵانە دیاری دەکرێت بۆ هەڵسەنگاندنی خوێندنگاکان. هەوڵتاناو ئەم ئەزمونەی خۆتان بۆ گوندەکانی دیکە تەنات بۆ شار بگوازنەوە و یان جۆرێک بێت لە هاندان بۆەوەی کە خوێندنگاکانی کەش شێوەی ئێوە بکەن. زۆر سپاس دەکەم وڵای ئەمە ئاسی چوارمان هێناوە لە ڕاستە لەسەر قەزای پەروەردەی دوکان و پێم وابێت لەسەر ئاسی بەڕێوەبەرێتی گشتی سلێمانیش 1/6 پێم وابێت لە گوندەکان ئێمە ئاسی چوارمان هێنابێ زۆر یعنی من بۆ خۆم ڕۆحێتی ئەوم پێخۆشە هاوکاری و یارمەتیدان بێت وان بەرنامەی ئەوەشە چێتە ئەو چوارچێوەیە و هەموو کارانی کە کردومە نیەتی من ئەوەیە ئامانجی من ئەوەیە کە پرۆسی پەروەردە پێشکەوێت لە وڵاتەکەمانە و خۆم دایمە ڕۆحێتی هاوکاری و دەست پێشخەری بووم بۆی کە لەگەڵ بەڕێوەبەرەکانی ترا و دەستگا ڕاگەاندنەکان و کەرتی پەروەردەیە کە هەماهەنگین کە ئەو بگەین بۆ ئەمانجە لەشتان ساغ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونە ئەرکی کێشە دەستەخۆش بە سپاس بۆ مامۆستا تا حکمەت بەڕێوەبەری قوتابخانەی ئاڵام خۆزکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستخۆش. باسی ئەومان کرد کە شێواز یاریکردنی منداڵان ئێستا زۆر گۆڕاوە ئەگەر چی ئێستا یاری ئەلکترۆنیەکانیش هەندێکیان ئەگەر بە ئاگایی کۆنتڕۆڵکردنەوە بەکاربێ بۆ مناڵان لەم سەردەمەدا گرنگن بەڵام هێشتاش یاریە جەستەیەکان گرنگتر و یارمەتی دەرترن بۆ مناڵات. نمونەیەک لە گوندمان بینی و باسمان کرد یادیش نمونەی منداڵێکە لە شار کە شێوازێکی جیاواز یاریکردنی خۆی دۆزیوەتەوە و یاد خۆشەویستێکی زۆری بۆ یاری تۆپی پێ هەیە و ناوی زۆرینەی یاریزانەکانی لەبەر کردووە ئەچێتە هەر جەیەک قەڵەمێکی ڕەنگاوڕەنگ کۆکاتەوە و قەڵەمەکانی کردو بە یاریزان و بۆ هەرێکێکیشیان ناوێکی داناوە و یاریان پێدەکات. چەمپێنزلینگێک کە چواردەیەمین چەمپێنزلینگێتی بەڵام لیڤەرپۆلیش مەشقەکە بۆ حوتەیەمین چەمپێنزلینگ ئەگەر لیڤەرپۆل بیباتەوە هاوشێوەی وێنەی ناو یاریگاکان یاریزانەکانی یاریەکەی ڕێخستووە قەڵاسوورەکە تا ئێستا توانێتی 6 ئەفتال بەرێتەوە لە 2009 بە شێوەیەکی وردیش قەڵەمەکان بە ئاڕاستەی شوێنی گۆڵەکەمان لە کوردستان 24 یا تەنها قەڵەمەکانی بەسا بۆ ئەوەی دوو تیپی پێ دروست بکات هەر قەڵەمێکیشی ناوی یاریزانێکی لێناوە. دو ساڵە کۆیانەکەمەوە بێ دروستەکەین بە پێی یانەکانی کەم ئێستا بۆ نمونە ئەمە ڕێڵە بۆ نمونە ئەمە بەشیان ئەمە لیڤەرپۆڵە ئەمە بێفیکە بە پێی ناوەکان گیانەکەم ئێستا ئەمانم کردووە بە ڕیال ئەمانم کردووە بە لیڤەرپۆڵ ئەمەم کردووە بە کەربەغال ئەمەم کردووە بە تۆری کرۆز ئەمەم کردووە بە لوکە مۆدریچ ئیتر بە پێی یاریزانەکان ئەوانش یاریزانەکانی لیڤەرپۆڵن ئەمەم کردووە بە سادیۆ مانەی محەممەد سەڵاح فیرمینۆ و ئەلکانتارا هەوادارم وەکو یاریزانەکانی ڕیال مەدرید یان یاریزانەکانی بارسەلۆنا بم بۆ تۆنی کرۆس ئەڵڵارە تۆنی بەڵام ڕێگر دەبێت کۆچەکەی مات لیڤەرپۆڵ بۆ ئەوەی فێری شێوازی یاریکردنی یانەکان بێت سێری زۆرترین ئەو یاریانەی کردووە کە ئەنجام دەدرێت. بۆیە سێریەمانەکەم ناوی یارزانەکان لەبەرەکەم دوسێ جار سێریەکەم بۆی وەکو بێژێرەکە فێر بم یان فێر بم چۆن شێوازێ یاری دەکەن. ئێستا وەک ڕیال مەدرید تەشکیلەکەی 3-4 بە زۆر یاری ئاواکە بەس ئەگە بزانە یاریەکە یاریەکە بترسێ ڤاربێردێ خاتە پێشەوە بۆی کە هەر هجوومێکیان برد بیکا بە 4-4-2 جوانتر دیفاعیان بۆ کرێ. تیپێکم دروست کردووە بە تایبەت لە پۆلەکە خۆمانە 5-6 کوڕەبین هەر وەکو مەکتەبەکانی تر لەگەڵ پۆلەکانی تر یاریمان کردو توانیمانە بەسەرکەوتووی بیبینەوە و دەرجە تاوکەین. لە ماڵیشەوە هەر تیپێکمان دروست کردووە ئەوەی هەوڵی بۆ بەم بە زۆری ئەم ملوانکانەیە بۆی حەزەکەم بیکەم بە 2-3 دانی تر. تیپێکی تۆپی پێشی بۆ منداڵانی گەڕەکەکەی دروست کردووە.
کچانیش بەدەم سیرکردنی یاریەکەوە هەم یاری کچانە دەکەن هەم چێژ لە سیرکردنی یاری هاوڕێکانیان دەبینن. ئەمە تیبی گەڕەکەکەمانە مناڵ هەمویان کۆ بینەوە و تیپێ دروستەکەین و بۆ سەعاتێ بۆ سەعاتونێ یاریەکەین ئیتر ئەی بجاری وایە ئەی بێنەوە ئەی دۆڕێنین و خولیای یاد بۆ یاری دووگۆڵی زۆرن. خەونی ئەو بوون بە یەکێک لە یاریزانە باشەکانە تاوەکو بتوانێت زۆرترین مەدالیا لە بواری ئەو یاریانە بباتەوە کە لە ناو قوتابخانەکەی ئەنجام دەدرێت. مێرەنگەی شەڕ دەکا بۆ چواردەیەمین ئەبتاڵ دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەو زەو حەزەی کە یاد هەیەی نمونەیە بۆ زۆر مناڵی تریش کە ئەگەر بارودۆخێکی یان بۆ بڕەخسێت و کەش و ژینگەیەکی گونجاو بڕەخسێت بەرەو پێش بچن. دوو هۆکار هەیە کە هەمیشە باز دەکرێت کە کاریگەری گەورەیان هەیە لەسەر سەرکەوتنی منداڵان. یەکێکیان پەیوەندی هەیە بە توانە و زیرەکی و لێهاتووی خۆیانەوە، دومیشیان پەیوەندی هەیە بە ئەو کەش و بارودۆخەی کە خێزانەکان لە پشتگیری و پاڵپشتی بۆیان ڕێک دەخەن. نینا مناڵێکی دیکەیە کە کچە دانیشتێکی کەرکووکە و لە قۆناغی بنەڕەتیە پلەی دووەمی لە پێشبڕکێی هزری خێزانی خێرایی ببورن ژمارەکان بەدەستێناوە لە وڵاتی میسر. پێشبڕکەی هزری یەکێکە لەو پێشبڕکیانەی کە لە بواری بیرکاریدا ئەنجام دەدرێت. بۆ ئەم ساڵیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پێشبڕکەیە لە وڵاتی میسر ئەنجام درراوە و لە کۆی 2000 بەشدار بوو لە وڵاتی جیاجیاوە و 23 قوتابی بەشدار بوو لە عێراقەوە بەشداریان کردووە. یەکێک لە قوتابیانە نینا بووە. لەم گەڕەکەی کەرکووکەوە چیرۆکی سەرکەوتنی کچە قوتابیەک دەژێڕینەوە. تەمەنی 11 ساڵە و قوتابی پۆلی 5 سەرەتاییە. بەشداری پێشبڕکێکی هەزری کردووە کە ژماردنی خێرایە. پێشبڕکێکە بە بەشداری 20 وڵاتی جیهان لە شەرمشێخی میسر بەڕێوە چووە. نینا پلەی دووەمی بەدەستێناوە. چاندم شارکە بال بۆ تۆ لە 20 دەولە. لە نێو 20 وڵاتی بەشداربووی جیهان سپاس بەخوا پلەی دووەمم بەدەستێنا. لێرە و سپاسی ڕاهێنەرەکانم دەکەم کە ڕۆڵی گەوریان گێڕا لە سەرکەوتنم. ئەم سەرکەوتنەش پێشکەش دەکەم بە کەسوکار بوو و گشت منداڵانی عێراق. پێشبڕکێکە بابەتی بیرکاریە و بەشداربوو دەبێت لە ماوەی دەخولەکدا 400 پرسیار بە شێوەی کۆکردنەوە و لێدەرکردن شیکار بکات. خێرایی و لێوردبوونەوە مەرجی بردنەوەیە و نینا بەدەستی هێناوە. سەرکەوتنەکەی نینا جێی بایەخ و سەرنجی بەرپرسانی پەروەردە و ئیدارەی شار نەبووە. هەر ئەمە شاگلەی و ڕەخنەی کەسوکارەکەی. تربية كركوك مع كل الأسف وكحكومة محلية ما حد التفت عليها. يعني احنا ببغداد ما حد استخدمنا جينا كركوك ما حد استخدم. زۆر بەداخەوە پەروەردەی کەرکووک و ئیداری خۆجێیی هیچ گرنگیان بە سەرکەوتنی کچەکەم نەدا. لە بەغدا هیچ کەس پێشوازی لێ نەکردین. لە کەرکووکش بە هەمان شێوە پیان وتین ئێوە چێن کەس نەمانی ناسی. لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین گرنگی بەم بدەن. تەنیا کچەکەم نا بەڵکو زۆر هەن هاوشێوەی کچەکەم، بەڵام هیچ کەسێک نییە دەستیان بگرێت و گرنگیان پێ بدات. من هذا المكان يبحث عنهم مجرد ملتهين بغير أمور، فإذا ملتهي بغير أمور فإحنا جينا ننتهي. زیاتر لە هەمووان دایکی نینا پاڵپشت و هاوکار و هاوڕێی کچەکەی بووە. پێشبینی ئەو سەرکەوتنەشی کردووە. نینا ماشاءالله عليها من بداية يعني ذكية الحمد لله وشكرا. نینا هەر لە سەرەتاوە زیرەک بوو، منداڵەکانی دیکەشم هەروە. کچەکەم لە بەغداوە بۆ پێشبڕکێکە هەڵبژێردرا لە خوددا بەزیا بێت سەلمان دیکە زیرەکە. والحمد لله ثبتت إنه هي ذكية الحمد لله والشكر. هاوشێوەی نینا لە فێرگە و قوتابخانەکاندا زۆرن. با گرنگیدان و پاڵپشتیکردنیان ژمارەی سەرکەوتنەکانیش زۆر دەبن و سەرنجامنەوەیکی تەندروست و پێشکەوتوش بەرهەم دێت. هێمندەلۆ، کوردستان 24 کەرکووک. بۆ هیوایی کە هەموو ئێوارانێک چیرۆکی سەرکەوتن و جیاوازی و دەستکەوتە گەورەکانتان لە ژیانە بکەین با چیرۆکەکانی چیرۆک هەواڵ ئاسوودە و تەندروست باش بن.